لا یانزە پرۆسەی دەنگدان بەڕێوە دەچێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بە ڕوتینێکی زۆرەوە بەرەو سنووخەکانی وەرە دەنگدانێکی تخوا هیچ سوودیەیە وەڵا بڕوا ناکەم هەر بشتم. نا کاک لوقمان گوێ بگرە بۆچی وا جەوز سفرە یعنی چی ناچی بۆ دەنگدانە بە کوردستان. ڕاستەکە کاکە گیان هەر بە خۆمانە دەنگدان کێ وێریەتانە بدا یەکەتی نەبێ کێ ڕەنجەدا کێ موچەی هێنا لە بەغدا حەلی ئەم موچاقاتیە ئەم بە ئیشی و بێتاقەتیە ئەم میلەتە برسیە موچە هاتون هات ئەوە چییە؟ ئەنجا خەڵک بۆوە بەلاژیشکە کەواتە حەل چییە؟ یەکێتی تاکە حەلا بۆ مشکیلەی ئەمگەلا یەکێتی و یەکێتی کاک بافڵ سەرۆکێتی وەڵە ڕاستە قساکانیان بەهیوامە بە لوقمانجان بێهیوامە بە لوقمانجان هێشتا ماوێن دێڵ سۆزان بۆ خزمەتی کوردستان بۆ خزمەتی کوردستان هەتا کاک بافڵ مابێ هەتا یەکێتی مابێ سەربەرزکە کاک لوقمان سەربەرزکە کاک لوقمان ئەمینە کوردستان ئەمینە کوردستان. ئەرێ وە کچەکان لەکوێن دەبانیان کە ڕماخۆی ئاوی خەسە کورسات خزمە ڕاستیتان ئەوێ بۆ مۆزعی ئێستامان بۆ عێراق بۆ پەرلەمان گەنج بیر پیا و ژنان یەکێتیە ئومێدیان کاک بافڵا ڕابەریان لە دانوستان قارەمان لە پەرلەمان پاڵەوان لێزان لە بودجە و موچە کاندیدەکانی ژازان کەواتە حەل چییە؟ یەکێتی تاکە حەلا بۆ مشکیلەی ئەمگەلا یەکێتی و یەکێتی کاک بافڵ سەرۆکێتی کچی نەچی ئەکەن حاجەت انتخابات باسەکەن واز لە حاجەت بێنن باشە ڕای ئێوەش گرنگە دەی وەرن تەرحیکەن گوێمان لێیە دایەکیان ئێمەش هاتین بۆیان ئەرێ ئێواڵێن چی کچینە یەکێتی تاکە حەلا بۆ مشکیلەی ئەمگەلا یەکێتی و یەکێتی کاک بافڵ سەرۆکێتی کاکەزانی چیان کرد زوڵمیان نێش دەستیان خۆش بێ دزیان نێش دەستیان خۆش بێ میکرۆب و فشەکەریان نێش دەستیان خۆش بێ ترسیان نێش دەستیان خۆش بێ پشتیان نەگرین دەستمان خۆش بێ دەنگیان پێین دەستمان خۆش بێ یەکەمی شەبین دەستمان خۆش بێ دەستمان خۆش بێ دەستمان خۆش بێ وەڵڵاهی ڕاستەکەن هەروایە یەکێتی تاکە حەلا.